دانەر 5 ساڵە هەموو بەیانیەک لە قاوەخانە بچووکەکەی لە بازاڕی قەیسەری هەولێر قاوە ئامادە دەکات بۆ ئەو کەسانەی سەردانی قاوەخانەکەی دەکەن. دانەر دەڵێت قاوەی تورکی و عەرەبی لە هەولێر خواستی زۆری لەسەرە. جۆرەکانی قاوە زۆرن، عەرەبی، تورکی، ئێسپرێسۆیە، نەجاری ئێسپرێسۆیە، زۆر جۆریکە، چکولێتی عوسمانیە، زیاتر کە ئەو نەوعانەی سەرچینە لێرکوانە عەرەبی و تورکیە. ئێسپرێسۆیەکەش بە ڕەقەم 1 دەڕواتن بە نسبەتە خۆمان شێوازی ئامادەکردن و چاکردنەکەشی هەرێکی بە جۆرەك عەزلیە، هیوایە دەوێتن کەم بکری، هیوایە دەوێت زیاتر بکری، هیوایە عەزی لە ڕەغوەکەی سەرتیوە عەزی لێ نییە، هیوایە عەزی لە بێ خەڵتی ئێسپرێسۆی دەدەین، جاری وایە پارچوونمانەیە لۆی دەپارێزن دەپاڵێنەوەی کە عەزی لە بێ خەڵتییان عەزی لە عەرەبی بێ خەڵتە لۆی دەپارێزن. شێوازی ئامادەکردنەکەش یاسانە، تو لۆ نمونە فنجانێک قاوە دروست دەکەی، فنجانێک ئاوی تێ دەکەی، لۆ قاوە هەر قاوە دەکڕی مڵاچ خۆی لەگەرە کەوچکە شتێ دەکەی لەوی کەوچکە قاوە و لەگەڵ ئاوکە لێکی دەدەی و زۆر بە ئاسانی دەبتێ، یعنی بەس نابی زۆر بکڵێ، ئێستا گەبتێ زیاد بکڵێ و دەبتە شێوازی سووری، دەبتە قاوەی عەرەبی سووری، بەزەگە کەم بکڵێ دەبتە عێراقی، ئەوە عێراقیەوە لێی دەخۆنەوە. قاوە بە چەندین تامی جیا ئێستا لە بازاڕەکان هەیە، بە تایبەت تامی قەزوان خواستی زۆری لەسەرە. ئەوە قەهوە فستقە، ئەوە قەهوە دیاربەکر تورکی بێ شەکەر بێ شێر، بەس ئاو گەرم و دوکلینی 1 دقە، شەکەر کەیفێت کەم، بەس دوکلینی ئەوە گەزوانە، ئەوە بندقە تێکەلا، شەکەر کەیفێتێک بەس ئاو گەرم و ئەوە تێدایە لە 4 نەفەر 3 لە قەهوە لە 1 برداخ ئاو گەرم و دوکلینی 1 دقە. ئێستا هاوڵاتیان جگە لە چاخواردنەوە حەزێکی تایبەتیان بۆ قاوە خواردنەوە هەیە. هاوڵاتیەک دەڵێت قاوە دەرمانی سەر ئێشەیە بۆ من. ڕۆژانە بەیانیان و هێواران قاوە دەخۆمەوە، هەموو ڕۆژێک مەسەرەن کە جاری وا هەیە بۆ قاوە خواردنەوە ئەمە ڕۆژانە پێویستە بێشەر بخواتەوە، مەسەن جاروی سەر هێشتەکە یان ژانە سەر دەگری بە پێش زانم قاوەکی بخۆمەوە، حتا قاوەکەش نەخۆم یان ژانەسەرەکە بەرم نادا، چای بەکەمتر ڕۆژانە جارێ جارێک یان دوو جارێ عەسەب ئەوکان چای بخۆم، بەس زیاتر قاوە دەخۆمەوە. ڕۆژانە زیاتر قاوە دەخۆینەوە، فستق و جۆرە زۆری زۆرە عەزمان لێتی. چەند جار ڕۆژانە قاوە دەخۆیت؟ حەسەب جارە ڕۆژێ 2 3 حەسەب ڕۆژە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.